بەڕێزان خۆشەویستەکان خەڵکی تر بۆ گەشت و گوزار دەرەچێ بە تایبەتی لە گەرمیانی خۆمانە وەرزی بەهارە و دەرچوون بۆ گەشت و گوزار و تەرویحی نەفس و ئیسراحەتدان بە ماڵ و مناڵ و ئەوانە لە شەریعەتی ئیسلامە حەڵاڵە ئەگەر حرامی تێکەڵ نەبێ حەڵاڵە ئەگەر حرامی تێکەڵ نەبێ جا ئاگامان لێبێ ئەو کەسانەی بۆ گەشت و گوزار ئەچن خۆشەویستەکانم ئەبێ نیەتی خۆیان پاککەنەوە لەبەر خاتری ئەوە بچن کە تەرویح بە نەفسی خۆیان بدەن و ئیسراحەت بە نەفس و بە ماڵ و مناڵیان بدەن ئەگەر براینە ئێستا دوو کەس بۆ ئیشێک ئەڕۆن دوو کەس بۆ نمونە دوو تەلەبە لە مەدرسەیەکە ئەخوێنن لە سەفێکە ئەخوێنن هەردووگیان کۆششەکەن بۆ ئەوەی سەرکەوتوو بوون لەسەر یەک ڕەحلە دانیشتوون یەکێکیان لەلای خوای تەعالا زۆر بەڕێزە زۆر پاداشتی هەیە هەر حرفێک ئەخوێنێ خێر و پاداشتی دەسەکەوێت ئەوی تریشیان تەنها دنیاکەی دەسەکەوێت لە قیامەتە هیچ پاداشتێکی نییە عەجیب دوو کەس هەردیان هەوڵی ئەوە ئەدەن سەرکەوتوو بن لەسەر یەک ڕەحلەش دانیشتون لە یەک بۆلان لە یەک مەدرسان بۆوە چونکە ئەمیان نیەتی ئەوەیە کەوا بەو خوێندنە سەرکەوتوو بێ خۆی و پاشان باوک و دایکی و پاشان ماڵ و مناڵی بپارێزێ لە حرام و پاشان ئەیەوێ بەو خوێندنەی خزمەتی خەڵکی بسڵمان و خەڵکی تریش بکە لەسەر ڕووی ئەم زەویە نیەتی وایە کاتی ئەخوێنێ بەو نیەتە ئەخوێنێ ئەمی تریشیان بەس ئەوە مەبەستیەوەیە کە ناجح بێ پێی بێژن ئافەرین و زگی خۆی تێرکە وتەوە سێکە ئەم توانێت سەفرەش هەروایە هەموو کارێ لەم ژیانە هەروایە نیەت ئەیگۆڕێ نیەتی باش شتەکان ئەگۆڕێ بەرەو لای باش دووهەم کاتی ئەچی بۆ سەفرە و گەشت و گوزار شوێنێکی باش هەڵبژێرە بۆ گەشت و گوزارەکەت بۆی ماڵ و مناڵت ئیسراحەت بن و بەرچاوی خەڵکیشۆ نەبن و هەوڵ بدە تا ئەتوانی دوور بگرە بۆ ئەوی بە ئیسراحەتی خۆت لەوێ بە پێی توانە طبعا ئەگەر شوێنەکە هەبوو دەستکەوت سێم ئینسان زکر و دوعا بخوێنێ کاتێ دەرەچێ لە ماڵ چونکە لەوانەیە لەو دەشتە مناڵێکت بکەوێتە ئاوە بخنکێ ڕوەدا ڕوویشی داوە لەوانەیە مارێ کوڵاش دوو پشتێ شتێ بداتە مناڵەکەتەوە بداتە خۆتەوە بۆیە مسلمان لە ماڵ دەرەچێ دوعا بکات أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة بسم الله بکە کاتێ دەرەچی لە ماڵ داوا بکە خوای گەورە ماڵ و مناڵت بپارێزی ئەو کەسانەی بە دەوروبەرتان ئازاریان مەدە بەدەنگی بەرزی مسەجلت و بە هەندێک تەسەڕوفاتی ناشرین تۆ لەو کەسانە مەبە پارێزگاری لە نوێژەکانت بکە بە تایبەتی نوێژی جمعە ئەگەر زانیت ئەو شوێنە نوێژی جمعەی تیانە نابێت دوای نوێژی بەیانی دەرچی نابێ ئەو ڕۆژە دەرچی ڕۆژ جمعە ئەگەر زانی مزگەوتی تیانە بەخوا دەرچی بڕۆیتە ئەو شوێنە نوێژی جمعە نەکەی گوناحبارە بی مەگەر ڕۆژی پێشووتر دەرچی ئاگات لە خۆت بێ نوێژەکانت لە کاتی خۆیان بکە نوێژە فەرزەکانی تر هەوڵ بدە ئەگەر مەسەن کۆمەڵی برادەر بە یەکۆ دەرچوون مامۆسایەک کەسێکی شارەزا ببەن لەو دەشتە بڕێک شتی خۆش و شتی چاک بکەن نەسیحەت و ئامۆژگاری یعنی سەفرەکە با بێتە نەوعێک لە سەفرەیەک هەم نەوعێک لە جگەلەوەی کە تەرویحی نەفسیشی تایە بڕێ لە شارەزابوونی علمی و ئەوانە و تەرویحی لەلایەنی تریشەوە تەرویح بدا بە نەفسی ئینسان هاوڕێتی کەسی باش بکە لە سەفرەیە چونکە کەسی باش بۆ هەموو شتێ چاکە بۆ سەفرە بە تایبەتی زۆر گرنگە پارێزگاری لە ژینگە بکە یعنی شتەکان کە لەو ناوە پاشماوەتە مێنێ هەمووی هەڵگرە شتی سەوزایی ئاگر مەدە شتێک مەکە کە زەرەری هەبێ بۆ ژینگە ئینسانی مسلمان ئەبێت زۆر پاک بێ هەموو شتەکان لەوێ ئەو شتانەی کە ماوەتەوە پاشماوەیە قاپا هەر شتێکە لەو ناوە کشتی کۆکەرەوە بیکە عەلاگەی دوای بیهێنە بیخەرە ناو شوێنێک بیخەرە شوێنێک کە لەوێ فڕە بدرێ یەکێکی تریان کۆتایی ئەوانەی کە من عەرسانێکە مشتی تریش هەیە هەوڵ بدە لە کاتی سەفرەیە تێکڵاوی مەکە گوناح مەکە تاوان مەکە شتێک مەکە لەوێ خوات لێ بڕەنجێ چونکە تۆ بۆ کارێکی مبارەک چووی بۆ شتێکی پاک و جوان چووی لە خۆتی تێک مەدە بە ڕەوشتە ناشرینەکان